ڕۆژێک دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی بەری ڕۆژاوای شاری مووسڵ موقتەدا سەدر پرۆژەیەکی لە چەند خاڵێکدا سەبارەت بە داهاتووی شارەکە ڕاگەیاند. سەرۆکی ڕەوتی سەدر لە ڕێی کەناڵی نارتی عەرەبیەوە پرۆژەکەی بڵاو کردەوە و داوای کرد دەسەڵاتی دادوەری عێراق سەر بەخۆی تەواوی هەبێت بۆ لێپرسینەوە لەوانەی هەماهەنگیان لەگەڵ داعش کردووە. سەدر ئاماژەی بەوە داوە پرۆژەکەی چارەسەری سەرەتاییە بۆ پرسی سەقامگیری دۆخی ئەمنی و خزمەتگوزاری و مرۆیی بۆ ئەو ناوچانەی کە تا ئێستا کۆنتڕۆڵ کراونەتەوە بەتایبەت شاری مووسڵ. پێمان وایە چارەسەری سەرەتایین بۆ پرسی سەقامگیری دۆخی ئەمنی و خزمەتگوزاری مرۆیی و بەگشتی لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی دەستیان بەسەردا گیراوە و بەتایبەت دوای ئازادکردنی مووسڵ. دوو خاڵی پرۆژەکەی سەدر پەیوەندی بارێمی کوردستانەوەیە. سەدر دەڵێت پێویستە دەرگای دیالۆکی جددی و کارە لەگەڵ لایەنەکانی کوردستان بکرێتەوە بۆ گەیشتن بە چارەسەرێک کە عێراق و گەلەکەی تێیدا سوودمەند بێت. دەشڵێت هیچ ڕێگرێک نییە ئەو کارە لەژێر چاودێری نەتەوەیەکگرتوەکاندا بکرێت. باسی ئەوەشی کردووە پێویستە ڕۆڵی سوپای عێراق و هێزەمنیەکان بە تەنیا لە کۆنتڕۆڵکردنی خاک و ناوچە کۆنتڕۆڵکراوەکان و ئەو ناوچانەی کە کێشەیان لەسرە بەهێز بکرێت. پێویستی کردنەوەی دەرگای دیالۆکی جددی و کارە لەگەڵ لایەنەکانی کوردستان بۆ گەیشتن بە چارەسەرێک کە دۆخی عێراق و گەلەکەی تیایدا سوودمەند بێت. لە بەشێکی دیکەشدا سەدر داوای کردووە دەرگای دیالۆگی فرەلایەن بۆ ئاشتەوایی نیشتیمانی بکرێتەوە. بەو مەرجەی دیالۆگەکە تەنیا تایبەت نەبێت بە چینی سیاسیەکانەوە بەڵکو دیالۆگی ئاشتەوایی گەل و نیشتیمان بێت. پێویستی بەردەوامی دیالۆگی سیاسی جددی و کارە لە پێناوی پاراستنی یەکگرتوویی عێراق و ئاسایش و سەروەری وڵات نەک تەنها لە ڕووی سیاسیەوە بەڵکو لە هەموو ڕووەکانەوە. سەبارەت بە دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراق سەرۆکی ڕەوتی سەدر داوای کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە پێناو کۆتاییەنان بە قەیرانی دەستوەردانی تورکیا هەوڵی لێبراوانە بدرێت. ئەویش لە ڕێگەی دیبلۆماسی و چوارچێوە دەستوریەکانی دەوڵەتەوە. موقتەدا سەدر هاوشێوەی ڕابردوو داوای کردووە بۆ پاراستنی شکۆ و سەروەری دەوڵەت حکوومەتی عێراق داوا لە هەموو هێزە بیانەکان بکات لەسەر خاکی عێراق بکشێنەوە. مقتدى الصدر وشكرا لكم.